وەکو خوێندکارێک و وەکو هاڵاتێکیش هاوخەمی خۆم بۆ کوردانی ڕۆژئاوا دەرەبڕم لێرەوە هاتوین لێرە بۆی هاوخەمی و هاوسۆزی خۆمان بۆ کوردانی ڕۆژئاوا دەرببڕین و زۆر گرنگە کە گەنجان و ئافرەتانیش کە لەم خۆپیشاندانە بەشدار بن دەنگی ئێمەش بگات نەک هەر تەنها پیاوان پیشانبەشانی ئەوانیش ئێمەش لێرە هەرچیمان پێ بکرێتوانین لە ئامادەین بۆیان بکەین. باکیدی زۆر گرنگە وە گوترا و ئەڵێتەوە کە ئەمە هەر ئێستانیە ئەمە ئەجەنگین بۆ داهاتووشمان و ئینشاءڵڵا ئەمە کۆتا شتە بێت و کوردستانی شەبینین بە دەوڵەتی زۆر شتێکی زۆر جوانەوە گەزانێمە کراین بە 4 بەشەوە و ئینشاءڵڵا و 4 بەشە بەم شێوەیە یەکەگرن و وەگوتمە بین بە دەوڵەت گرنگترین شت بەلایەمەوەیە یعنی زۆر سێری تۆڕە کۆمەڵایەتیەکانەکەین ئەزانین کە لێسایە لە هەموو وڵاتەکان سێری ڤیدیۆکانمان ئەکرێ و بە بۆنەی ئێمەوە شەڕەکانی سووریاشە گوازرێتەوە بۆیان.